هەر کەسێک تندوتیژی خێزانی و دژ بە ئافرەت ئەنجام بدات بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 6 مانگ کەمتر نەبێت و لە 3 ساڵی زیاتر نەبێت 6 مانگ بەس کە هاتە سەر تندوتیژی ئەنجام داوە بۆتەوەی ئەوەی ژنەکە خۆی کوشتووە باشە 6 مانگ کافیە بۆی بکەیتە سەجن و فاسۆلیا و برنجی بێتە قەڵەوی بکەیت و بەری بێتەوە بەردەژنێکی باشەی تو ئیسلام مەڵێکی تۆ ئیسلام ئەڵێ بیکوژیتەوە ئیسلام ئەڵێ ئەو کەسەی ئەگەر قەتڵی عەمدی بکات باشە یان ببێتە هۆی ئەوەی کە یەکێ خۆی بکوژێ ئەبێ بهێنرێ کە سوکارەکەی ئەگەر ڕازی بوون سوڵحی لەگەڵا بکرێ خوێن وەربگرێ ئەهلەن وەسهلەن کە سوکارەکەی ڕازی نەبوو ئەهێنرێتەوە لە بەردەمی خەڵکە ئەکوژرێتەوە بۆی بێتە تۆ باسی بە یاسای قڕوونی وەستا بۆ ئێماکەی ئێمە لە سەردەمێکی ئێمە لە سەردەمێکە ئەژین محکەمەت هەیە قانونەت هەیە خۆری دروست کردووە ئەو خوایە خۆری دروست کردووە خۆ نابێ ئەمرەکەشی کۆن نابێ ئێمە باسی ئەو دروستبوونی خوایە کە تۆی دروست کردووە ئەگەر عیب لە چای خۆتا بینی عیب لە ئەمرەکەی خۆت بینەوە بەس تۆزێک مەجال بە تۆزێک